بەرگدووری یەکێکە لە کارە سەرەکی و بەردەوامەکانی مرۆڤایەتی. ڕۆژ بە ڕۆژ تەکنیکی نوێ و شێواز و ئامێری نوێ بۆ دوورینی جلوبەرێک دادەهێنرێت. لە جیهاندا هەر میللەتێک جۆر و شێوازی تایبەتی جلوبەرگی نەتەوەیی هەیە. جلوبەرگی کوردی تایبەتە بە نەتەوەی کورد. زۆر جۆر و شێوازی هەیە، وەکو مراتخانی، ئەفسەری، ڕانکوچۆغا، کراسی، کرومەرەز کە لە دەڤەری بادینان پێی دەڵێن بەرگیز، لەگەڵ چەندین شێوازی دیکە. دوورینی جلوبەرگی کوردی ئاسان نییە. بەرگدووری جلی کوردی زۆر تایبەتن. جوانی جلی کوردی زیاتر جۆر و شێوازی دوورینەکەیەتی. لە کوردستاندا زۆر بەرگدووری بەناوبانگن، بەڵام کاتێک دەچیتە نێو بەرگدوورەکان هەمویان باسی یەک بەرگدوور دەکەن کە زۆر لێهاتوو بووە. ئەویش نێوی مەلا یوسفە. مەلا یوسف هەرکی یەکێکە لە بەرگدوورە بە نێوبانگەکانی کوردستان. ئێستا لە ژیاندا نەماوە، بەڵام ناوبانگی لە زۆر شوێن ماوەتەوە. مەلا یوسف لە خەزووری فێری بەرگدوورین بووە بە ناوی حەمید بەتاسی. بادین مەلا یوسف لەسەر ڕێچکەی باوکی بەردەوامە، تەنیا جلوبەرگی کوردی دەدوورێت. لە دوکانەکەی زۆر وێنەی باوکی هەڵواسیون. لە 55 لە مەسیف دەستی بە خەیاتی کرد، لە 65 هاتە هەولێر مەدرسەی خەیاتی دانا، خەڵکەکی زۆری پێگەیان، یعنی خەیاتی مەوەکو مەدرسەیەک بەردەوامە هەتا ئێستاکەش. مەلا یوسف لە نێو بازاڕی قەیسەری دوکانی بەرگدووری دادەنێت. دوای ماوەیەک دەیکاتە 2 دوکان و دواتر دەیکاتە 3 دوکان. خەڵکی لە هەموو شار و شارۆزگەکان دەهاتنە لای بۆ جلدوورین. ساڵانی شێستەکان باوکم لێرە ئیشی دەکرد، ئەوە دوکانەکە بوون قەیسەری هەروەکو خۆی ماوە دەستگای نەکراوە، هەروەکو خۆیتی. لێک لە دوکانەکانی ئەو دوکانەکەی باوکم بوو، هەر لە سیستەمی خۆی مایە دەستگاهی نەکراوە تا ئێستاکەش. خەڵکەکی زۆر دەهاتنە سەردانی باوکم بۆ جلی کوردی و ئەنواع مۆدیلی دەگری لێرانە. مەلا ڕەجەب بەرگدوورێکی ئاکرەیە. یەکێک لە هاوڕێ نزیکەکانی مەلا یوسف بوو. لە زۆربەی دەرچوون و پیاسەکانیشیان پێکەوە بوونە. ساڵە 1967 ئەس هاتمە هەولێرێ. ئەس هاتمە هەولێرێ من کەس نەتنووسی. کەس هاتی منک بۆ بێتە گوتە من هەر ئیجاری هاتی هەولێرێ، من گوتی ئەرە وەڵڵا. گوتی ئەف دوکانە پێش من بەیەوە بەتاڵە، هەرە لێرێ لەخۆرێ مەکینە خۆ بینە و دا سووری بکە. سووری شوی بۆ من وەرتە کرد. نەمە ئەسناد شەو کەس ئەسناد نووسین. هەل بارزان تاتنە لالیوی حتا کەلەکێ. مۆڵەمە هەر دوکات سێ تاقام بوو، اونجا من خۆینەک تەنش پێ گرت بوو. من خانی نەبوو، بەس من گرت بوو، وی خانی هەبوو. بەس من خانی نەبوو، من خۆینەک هەتەنش پێ گرت بوو. اونجا سوبای زیادە پێک بهێنە بۆ ژەڕی دوکانێ و ئەم هێوەریش پێک بەچینەوە. جار هاكو بيا ببا رجا بيشان بي رجا جمعة دا از اورا بين سيار بين تشينا مصيفي ما هردو كاش ترمبيل نبو بس باب هم كريت شوي شار برايت ويل كراوي بو المصيفي بون عمي بو حاجي بيلو بو محمد صالح بو شاتو بو حاجي علي بو هم المصيفي بو نجا هر قفك دا تشينا نك 1 كيلو خدر چیوەیی 41 ساڵە لە بازاڕی قەیسەری بەرگدوورە. یەکێکە لە هاوڕێکانی مەلا یوسف و زۆر یادەوەریان پێکەوە هەیە. جێی مەلا یوسفی قەت پڕ نابیتەوە وەڵڵاهی بە کەس. دوکانی لا قەیسەری مادە ئەحمەد سەلەوی بوو لە تنچای خانی مام خەلیلی داتێ ژۆرێ. ئەمە زۆرە چووینەکنی چامانەک نەخوانەکەم دانیشتم. وەڵڵاهی ئاخر جار کە هاتەکنە من گۆپارێکی لە دەست بوو لاقی دێشە هات بڕێک دانیش چایەکی خوارد و ساڵی 79 بوو. ئاخری بوو. پاشی هەینە یەک دیمان نەدیتەوە.
مەلا یوسف زۆر داهێنانی لە جلدورین کردووە، زۆر شێوازی داهێناوە کە تاوەکوی ئێستاش هەر بە ناوی ئەو ماونەتەوە. یەکەم کەس بووە مەتر و سانتیمی لە جلدورین بەکارهێناوە. کاتی خۆی لە هەولێر خەیاتی هەمووی بە بست و چاو بووە، بە چاو قیاسیان دەگرت دایان گوتوچی فلان کەسیە وچی تووە، بەس باوکم فکری کردەوە گوتی با بە خەیاتی هەندەسیە دەبێت بە وەکو هەندەسی ینی وەسف بکرێت لە بڕین و لە حسابات و هەمووی تەقسیماتە دەقسیمی چوار دەکرێت و لە ساڵی 65 ئەوەل کەس بوو کە دەستی فکری کردەوە لە خەیاتی لە هەولێر ئەو قایشفوتەی هینادەرێ زۆر 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 ئیبداعی خەیاتی دەکرد. ئەوەل کەسیش بوو لە هەولێر یاخەی کراسی هینادەرێ چۆغەڵی دوو خەتی لێرە بوو، ئەو چۆغەڵی دروست کرد وەکو ناوی لێنا کەپس، یعنی هیچ لێرە هیچ دورمانێک دیار نییە، ئەو کاتی دوو دورمان لێرە دیار دەبوو. کاتی خۆی ینی بەڕەحمەتی مەلا مستەفاش هاتە لای باوکم قاتی دووریە میسانان مەرەزەکانی وی دەیدوری، دوای مەرەز گران بوو، مەرەزەکان نەدەکڕان، خەڵک پێی نەدەکڕا، هەستا مۆدیلی قوماشی هینادەرێ، قوماشی وەکو مەرەز دووری عینەن ئەو کاتی دەلین گەورە بوو، بۆ مۆدیل خەڵکەکە اقتداری مەرەزکردنی نەبوو. زۆر کەلوپەلی مەلا یوسف کە زیاتر لە نیو سەدەی بەسەردا تێپەڕیوە تاوەکو ئێستا ماون و لەلایەن بادینی کوڕی بەکاردەهێنرێن. بەنسبەت ئەو مقەسەش دەستی بابمە ڕەحمەت بی، زۆر زۆر قەدیمە ئەو مقەسە، ئێستاش لە ئێزا هەر بەردەوام ئیشی پێ دەکەین. لۆگۆیەکی دانا باوکم لە ساڵی 74 هەتا ئێستاش ئەو لۆگۆیە ئەمە وەکو ڕەمزێک لە هەموو قاتەکان دەدەین لە ژۆرێ. ئەوە لۆگۆیەکەیتی چیای کوردستانە، ئەو ڕۆژەش گوتیان چیە؟ گوتی وەڵا ئەو ڕۆژە ڕۆژێک لە ڕۆژان کووردە، ڕۆژێک لە ڕۆژان کورد هەڵدێ. مەلا یوسف جگە لە کاری بەرگدووری وەکو پێشمەرگەیەک زۆر کاری نهێنی بۆ شۆڕشی کوردستان کردووە. ئێستاش ئەو کورسیە لە دوکانی بادینی کوڕی ماوە کە دەیان نامەی نهێنی تێدا دەشاردەوە. بەنسبەت ئەو کورسێشی لە ساڵی هەفتا هەم بۆ ئیشی خۆی هەمیش بۆ تەنزیمی خۆی لەنا هەولێر دەیکرد، هەموو شتەکانی لێرە دەشاردەوە، ئەسرارەکانی خۆی لێرە دەشاردەوە، کەسیش نەیدەزانی. لەسەریشی نووسیە لە ساڵی هەفتا دروست کراوە، حتا ئەو وەستایی کە لە چێن دەریش دروستی کردو هەمووی نووسیوە. باوکم لەو شتانە زۆر زۆر بەدیقەت بوو. لە ساڵی هەفتاکان کارکردنی مەلا یوسف لەگەڵ سەرکردایەتی شۆڕش ئاشکرا دەبێت بۆ ئەوەی نەکەوێتە دەست حیزبی بەعز، لەگەڵ چەند هاوڕێیەکی خۆی دەگەیەنێتە ناوچەی ئازاد لە گەڵاڵا. پێشمەرگەش بۆ باوکم لە هەفتایەکان کەشف بوون لەگەر چەند برادێکی خۆی ڕۆشتن بۆ گەڵاڵە، دوایە لێن دەش ڕۆشتن لۆ شنوێ. وقتی ئەم شنوێ ساڵە 74 بوو، ئەم چوونە شنوێ مە بەرە خودەیەک و خەیاتێکی عێراقی یەک شنوێ کەیفۆمە گەلێک بێت کە قیاسەتوی ئەتما مەزبوط بوون. هەندی ئەم لێرە بوون، ئەمە هەر خۆت چوونە دوکانەوەیت کرد. کەیفۆمە پێدات چونکە ئەو عێراقی بوو کورد بوو لێرێ دوکان هەبوو و خەیاتێکی گەلێکی باشش بوو، وەستای مەخرا بوو. پشتینگی چوونە ئیرانی ئەم چوونە شنوێ هەندی ئەس بووم ئەس چوومە ئەوێ چوومە نەلیوان ناوچادرەدا، هەندی ئەو بە ئەو نەهاتە ناوچادرەدا ئەوی خانی گرت شنوێ دکانیش گرت شنوێ دکانیش شنوێ هەر وەک هەف لێرێ بوو، عینەن زیاتر بوو کێمتر نەبوو. زەکیە ئیسماعیل حەقی هەبوو مەسئولە ئۆفرەتۆن بوو، بوومە معمەل خەیاتێک ڤەکرە بە لێرێ مەجلکێت پێشمەرگۆ درێن 11 مەکینە بوو مەینۆن، ئەم 11 کەس قایکن ئەغڵە بێ ئۆکرەی بوون. گەل 22 کەسە گەلمە قاید بوون، شەو و ڕۆژ جلکێت پێشمەرگۆ درێن لێرێ. مەلا یوسف شوێنی چۆڵ نەبووە، بادینی کوڕی وەکو باوکی یەکێکە لە بەرگدورە بەناوبانگەکان. بادین شێوازێکی نوێی جلوبەرگی کوردی بە ناوی نێچیری داهێناوە
کە ئێستا باوترین و پرفرۆشترین مۆدێلی جلی کوردیە لە بازاڕدا. لە ساڵی 2006 لەسەر داوای سەرۆک بارزانی جلوبەرگێکی کوردی بۆ جۆرج بۆشی سەرۆکی ئەو کاتی ئەمریکا دەدورێت. دواتر سەرۆک بارزانی بە دیاری لەگەڵ خۆی دەیبات. خۆی جۆرج بۆش لە کۆتاییەکانی سەرۆکایەتێکی خۆی بوو، یەک لە سەرکردەکان ینی ئەو بانگێشی کردبوو، پێی گوتبوو شتێکت بۆ دیاری بۆ دێنم دەبی داوا بکە، ئەویش وتی وەڵی بەس جلی کوردین بۆم پێچمانە، جلێکی وەکو خۆت کوردین بۆدەنا. جا جلەکەش هەر بە من دوورا، بە ئێمە بە من و کاگەسەران بە خۆمان دووریمان بۆمان ناردووە. لە وەرزی بەهار و بە تایبەت لە مانگی ئازار و لە جەژنی نەورۆزدا خەڵکی ڕوو لە بازار دەکەن بۆ کڕینی جلوبەرگی کوردی. بەرگدورەکان لەو ڕۆژانەدا بەرناکەون، چونکە زۆربەی خەڵکی بۆ گەشتەکانیان جلوبەرگی کوردی لەبەر دەکەن.